باس لە بابەتێک دەکەین ئێمە هەمیشە وتمانە یاری ئەلکترۆنیەکان لایەنە نەرێنیەکەیمان بۆ باس کردوون هیچ شتێک لە دنیادا لایەنی هەموو شتێکی نەرێنی نییە مەگەر تەنها جگەرەکێشان نەبێت کە ئازانین چەند مەترسیدارە بۆ مرۆڤ. لەبەرەوە یاری ئەلکترۆنیەکانی جوان نەبێت کە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بیریان لێ نەکرابێتەوە مەبەست لێی چییە؟ تەنها بەسەربردنی کاتەکانە یان زۆر جاریش دیوێکی تری هەیە. یەکێک لەو بابەتانی دوێنێ بەرچاومان خۆی باس لەوە کاڵە یاری ئەلکترۆنیەکانی ژۆکارێکن بۆ بتەوکردنی پەیوەندیەکان بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بە تەواوەتی دابڕاون لە گفتوگۆکردن لەگەڵ یەکتر ئەو منداڵ و خێزانانەی کە ئەگەر پلەیستێشنێک نەبێت لە نێو خانوویەکدا کۆ نابنەوە واتە بۆتە هۆکارێک وەسیلەیەک بۆ ئەوی کە خێزانەکان لە دەوری یەکتریشدا کۆ بکاتەوە ئەمانە خۆ دیوێکی ئیجابین لەسەر بابەتە بەگشتی لەسەر بابەتە دەوەستینەوە بزانین ئایا دەتوانێت ئەمانە بکرێتە بەدیل بەڵام کاتی بۆ دابنرێت خێزانەکان بزانن بە مەبەستی کۆبوونەوە لەگەڵ یەکتر بە مەبەستی بەشداری پێکردن و هاوبەشی پێکردن لەگەڵ یەکتر ئەم یارێنە ئەنجام بدەن بۆ قسەکردنی زیاتر لەسەر بابەتە میانداری زۆر بەڕێز پشتیوان جەمالمان کردو کە بەڕێزان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆڤین کە ئێستا لە ئەستۆدەی ڕۆژێکی میوانەکە پشتیوان زۆر بەخێر باس کردی تۆزە بەلاتەوە سیر بوو دێمە هەر باسی لایەنی نەرێنیمان کردەوە جاریان پێچەوانەیەکەینەوە بۆ خێزانانەی کە بە تەواوەتی دابڕاون لە گفتوگۆکردن بە تەواوەتی ئێمە چەند جار پرۆگراممان کردو ئەڵێن یاری ئەلکترۆنیەکان شیرازەی خێزانی تێکداوە خێزانی لە یەکتری دوورکەوتوتەوە ئەوە تا بابەتاڵێ لێکیان نزیکە کاتەوە ڕای تۆ لەسەرم بابەت خۆی لە ڕاستیە هەموو شتێک لە ژیانە ئەرێنی و نەرێنی لایەنی سلبی و ئیجابیاتی هەیە بمانەوێت نەمانوێت یاری ئەلکترۆنیەکان بە تایبەتی بۆ منداڵ بۆ ئەوی کە بتوانیت پەیوەندیەکی کۆمەڵایەتی لە بینی مناڵەکانە دروست بکەیت هەنێ مناڵ هەیە دابڕاوە لە خێزانەکان ینی حەزی هاتوو چۆکردنی نییە بۆ هیچ ماڵێک مدمین بووە بە کۆمەڵێشتەوە کە لە ماڵەکەی خۆیان هەیە ئەگەر تۆ بتوانانی حەزێکی وای بۆ دروست بکەیت لە ڕێگەی ئەو یاری ئەلکترۆنی و پلەیستەیشنە یاخود یاریەکی تر بێت کە بتوانیت بیکڕی بۆی و ئامۆزایەکی خاڵۆزایەکی پورزایەکی بانگ بکەیت یاخود لە ڕێی ئەوە بڵێ ئەچین بۆ ئەو یارییان هەیە ئەمە تەبان لایەنێکی ئەرێنی هەیە بەڵام بەو مەرجەی کە بە ڕێزیشتان خۆتان ئاماژتان پێدا ئەبێ کاتی بۆ دیاری بکرێت نەک بیبێتەوە هۆکاری ئەوەی کە ئەم منداڵە یا ئەم کەسە مدمین بێ پێوەی خۆیمە ئێستا لە بینی گەورەکانیشە یاری هەیە کە بە کۆمەڵی ئەیکەن 4 کەس 5 کەس جاری وایە کەسانی غەیری وڵاتەکەی خۆش بە زمانێکی جیاوازیش قسە ئەکەن لەگەڵ تا یاری ئەکرێت ئەمە پەیوەندی دروست ئەکات ینی وای لێکات کە تۆ کەسێک بناسیت لە دەرەوەی وڵاتەکەی خۆشت بێت نەشت ناسی بێت لە ڕێگەی ئەوە بیناسی بەڵام ئەگەر لێکی بیتەوە لەوانەیە بچینەوە سەر نەرێنیەکە زۆرترینی بە نەرێنی یاخود هەڵە بەکارهێنانی ئەم یاریە بە مەبەستێکی دیاریکراو بەکاربهێنێت ئەگەر وەکو پەیوەندی کۆمەڵایەتی 4 کەس 5 کەس بێکەوە لە جیاتیەوەی کە یەکتری نابین لە ڕێی ئەوە هەموو شێوەک سێرەکەی گفتوگۆکەن خۆشەویستیەک دروستە بێ بەڵام بە دڵنیاییەوە تەرکیزە خینە سەر ئەوەی کە مدمین نەبێت هەموو شەوێک ینی 2 سعات و 3 سعات و 4 سعات کات بەوە بەسەر بەرێت یاخود ببێتە هۆکاری ئەوەی کە پلانێکی خراپ لە پشتیەوە دابنرێت بۆ ئەوە چکە پەیوەندی کۆمەڵایەکان تەنانەت لە بینی ینی هاوسەرەکانیش بۆ یەکتریەک و بەڕێزت خۆت ئاماژەت پێدا ئەتوانرێت ینی تۆ هەر لە ڕێگەی ئەو یاریەوە منافسەیەک لە بینی هەردووکیانە خۆشت نییە ئیسە یاری هەیە تەرکیز زیاد ئەکات یان ئەگەر لایەنی زانستیەکەی لێک بیتەوە هەموو مرۆڤێک لە تەمەنی 40 ساڵی بەرەو ژوور خانەکانی مێشکی بەرەو پوکانەوە ئەچێت بەرەو پوکانەوە چێت تو هەندێک کەس تووشی فقدان زاکیرە ئەبن ینی لە بیرچوونەوە ئەبن ئەم یاری ئەلکترۆنیانە باشترین سوودی هەیە بۆ ئەو جۆرە کەسانە ینی لە سەر و 40 ساڵەوە ئەگەر ئەو یاری ئەلکترۆنیانە ماوەی نیم سعات سعاتێک 20 دقه ینی گرنگەوەی لە ڕۆژێکە 2 ڕۆژ جارێک ئەم یاریە بکات ئەو کەسە وای لێ دێت ئەو خانانەی مێشکی چالاک ئەبێتەوە تووشی فیقدان زاکیرە نابێت ینی زۆر یاری هەیە بۆ نمونەیسە هەر لە مۆبایلەکەی خۆتا یاریدا ئابەزێنی میوەیە جۆری میوەکانە میوەکان هەمووی ئەخرێتە جێگەی یەکتری نامێنێت تا ئەیبێتەوە کۆمەڵی مەرحەلەی بۆ دیاری کردی حالیان ینی من خۆم جاری وایە دانیشتم کاتێکی فراغمێ حتا لە کاتێکا دانیشتم لە ماڵەوە ئەگەر بزارمینە لە جیاتیەوەی
سەیری تەلەڤیزۆن کەم یە مۆبایلەکەم هێنم ئەو ئەگەر یاریەکەم بە تەنیا بێ خۆگەر لەگەڵێکی شاتۆ بەردەوام لە ڕێگەی فۆنەکەتەوە یان لە ڕێگی زۆرێک لە مناقەسەش دروست بێ. گفتوگۆی لەگەڵ کەیت و منافەسەی لەگەڵ کەی پێم وابێ کاتێکی خۆشترە بە مراعاتکردن یەکشت سکاتێکی خۆشی ژەباتە سەر و هەر لە ماڵەکەی خۆ دەتوانین لەگەڵ مناڵەکانی خۆتە وانە؟ هەر لەگەڵ مناڵەکانی خۆتە وەرە کچم کوڕم ئەم یاریە با بکەین زین کاممان زیرەکترین ینی هاندانێکە بۆ ئەوی کە کاتێکی خۆش بێکەوە ببینە سەر بەڵام بە مەرجێک نەبێتە هۆکاری ئەوەی کە دژێک دروست بکات یعنی هەم منافەسە جاری وایە وای لێکات کە دۆڕانی دڵی زۆر پێی ناخۆشە بێت بۆیە جاری وایە تۆ گەل لەگەڵ مناڵەکە تا یاریت کرد ئاسایی بێ پێت کە خۆت بدۆڕێنی بۆی کە دڵی ئەو ناڕەحەت نەبێت ئەگەر شەڕی ژنومێردیش بچێتە نێو تێکنەوە یاری زۆرانبازی هەیە بڵێ ژنەکە پیاوەکەوەرە باش شەڕەکەمان بەرێنەوە پلەیستیشنەکە ئەوەشە بێت ئەوەشە بێت داخی دڵی خۆتان لەوێ بڕژەوانە زۆر باشە کاک پشتیوان ڕەنگە من لەگەڵ زۆرێک لەو دایکانی کە هاوڕێی خۆ من کاتێکە گفتوگۆمان کردو بە تایبەتر لەسەر یاریە ئەلکترۆنەکانی کە لە ڕێگەی ئەکسبۆکس و پلەیستیشن و ئەمانەوە ئەنجامەدرێ ڕەنگە دایکەکە وتبێتی حەزم کردووە خۆم لەگەڵ مناڵەکە یاری بکەم بۆ ئەوی بزانم بیر و بۆچوونی مناڵەکەم بە چه ئاراستەیەەکە نەیتوانی بە ڕاستە و خۆ لی تێبگا مناڵ ڕاستە و خۆ ڕەنگە تعریفی بیر و بۆچوونەکانی خۆی بۆ دایک و باوکی نەکە ئەم هەستاوە لە ڕێگەی یاریەکانەوە توتی چۆم یاریم لەگەڵا کردووە بۆ ئەوی بزانم کە چۆن بیرەکاتەوە بۆ دایک بە هەماشەوە بۆ کچەکەی و بۆ باوکیش بە هەماشەوە بۆ کوڕەکەی ڕەنگە ئەمە خۆی لە خۆیان پەیوەندیەکە نزیکتریش بکاتەوە لە یەک مناڵەکە هەست بۆ بکات کە گرنگیان هەیە دایک و باوکەکە بۆ مناڵەکەی چونکە کاتێ تەرخانەکەن بۆ یاریکردن لەگەڵی لە هەمان کاتیشا دایک و باوکەکە شتێ بگا لە بیر و بۆچوونی مناڵەکە لەسەر ئەم بابەتە تۆ چۆن ڕوون بە دڵنیای وەرەوە ئاماژەمان پێ ینی ئاساییەگە تۆ کاتێکی خۆتی پێ ببەخشیت و یاری لەگەڵا بکەیت بەڵام باشترین شت ئەوەیە یاری ئەلکترۆنیەکان ئەو یاریانە بێت کە یا مناڵەکە یا هەر مرۆڤەکانیش خۆیان فێری توندوتی ژی ناکات یعنی یاری پۆبجی سە کوشتن و بڕینێکی تیاچی تەناوژێ بەڕاستی ئەمە ینی یاریەکی باش نییە تەنانەت بۆ گەورەکانیش ئەکرد بیکەن کۆمەڵی یاری فکری هەیە باسم کرد فکریە یعنی سەر لێ خوڕینی سیارە زۆر احتیادێت لە پلەیستیشنە هەیە کە تۆ توانی مسابقەیەک لەگەڵ مناڵەکە تا بکەوە بزانین سایقی تۆ باشی یا سایقی من باشترە جارێ ماتۆڕێکە ئەمانە ئەنی وای لێکە تەرکیزیشی زیاتر بێت هەم کاتێکی خۆشیش هەم پێکەنینیشی تایە جارێ دامێکەکە وەڵام من لێو بردمەوە یاڵە دەی سەرەی تۆیە ئەمانە باشن ینی بەس هەندێک یاری کە تونند و تویژی تایە فکری بەرەو ئەوە بات لەگەڵ بەرامبەرەکە کە ئەیدۆڕێنە جاری وا هەیە خوانەخواسە هەر ینی قسەی ناشرینیش بکات ئەمانەی تیانە بێت بە پێچەوانەوە ئەی بۆ دروست کراوە بێگومان بۆ ئەو دروست کراوە کە خەڵک بەکاری بێن کاتەکە پیشان زۆر ئەکەوێتە سەر دایک و باوک بۆی بزانن چ جۆرە یاریە هەڵەبژێرن بۆ خێزانەکەیان یان بۆ منداڵەکەیان بە دڵنیایی ئێمە ئەم تەوەرەمان کردووە دەزانم ئەگەر ئەم تەوەرەی سە بڵاوکەینەوە زۆر ڕەخنەمان لێ ژیرەڵێ ئەوە هۆکارێکن بۆ ڕاستپێدانی ئەم جۆرە یاریانە نەخێر هیچ هۆکار نین بەڵکو هۆکارین بۆ ئەو یاریانەی کە لایەنی پەروەردەیی هەیە دیوێکی زیرەکی و تێستی ئایکیوی مرۆڤەکان دەرەخا یاری هەیە کاک ئاری یاری هەیە یاری هەیە کشت و کاڵکردنە کاکچیان بەڕێت ببوورە ینی یاری هەیە تۆ توانی لە چزانم لە باخچەیەکدا چاکردنی باخچەکە و ڕاستە بچێنی ئەوەندە خیار بچێنی خۆمانە بۆ خۆی هەمووی دیوێکی پەروەردەیشی هەیە وایە من کچەکەم سکۆلە بوویستە گەورەیە لە نوۆی بنەڕەتیە ئاگاداری بووم خۆشم جارجارەوە نییە لەگەڵ ینی ئەو یاریەمە کرد هەر بۆی کە بزانانی ئەمە خۆمان کە باسی شتێکەکەی نەبێ لە بوو خۆمانە بوونی هەبێت ینی جاریا بوودا ئەنیشتین لەگەڵ ئیشی تەباخ یاریەکەیە لە ناو کۆمپیوتەرەکەمە ئاو ئەو باوکە و یاریم بۆ دابەزێنە ینی لەگەڵ یا ئەو یاریە سەیرمە کرد مەطبەخێک بوو دەرگاکان ئەکرایەوە چێکەکەتە هێنا ئاردەکەتە هێنا ئاسارەکە تێکەڵیە کرد چێکی دروست ئەکرد لە ئەشیرایی بردەوە پیتزای دروست کرد ینی هاتم جاری وا بوو لەگەڵ یا سەیرم ئەکرم و دەست خۆش بەڵامە زۆر خۆشە خۆزگە ڕاست بووە ئەبڕۆ لە مەطبەخ دانێکی ئاوا دروست بکە لەسەر ئەوە ینی هاندانێکی تیا بوو کە ئەمە کچە بڕوان لە مەطبەخ فێری ئەوە ببێت کێشێک دروست بکات یعنی ئەمانە هەمووی سوودی هەیە بە دڵنیاییەوە بەڵام لای نەرێنەکانی خۆتەزانین زۆر باس کراوە ئەزانین بە شێوازێ سوودێکی تری کاک پشتیان پێت وانە بۆ منداڵ جۆرێک لە گۆشەگیری کەم کاتەوە یان درەنگ قسەکردن
دایکی وا هەیە لە منداڵێکی زۆیان باوکی وا هەیە لە منداڵێکی زۆوە ئەم ئامێرە ئەلیکترۆنیانیەوە دەست منداڵەکە ئەوەندە گۆشەگیر بۆ هیچ قسەیەک ناکات لەگەڵ منداڵێکی تر یعنی من بۆ خۆم بینیمە 6 منداڵ پێکەوە بوونێتەوە لە ڕێگەی یاریەکەوە قسەیان کردەوە گفتوگویان کردووە یەکێک لەو یاریانە من نامێ باسی کەم بەڕاستی لەم ڕۆژانەیە بەرچاو کەوت یاریەکی منداڵانە ڕۆبلۆکس شتێکی وایە یعنی بیرێکم لێ کردو بە دیوێکا زۆر زۆرم یاریە مەترسیدارە بە دیوێکا زۆر زۆر سوودیەیە 6 مناڵ لە دەوری یەکتر هەر شەشیان لە ڕێگەی هیتفۆن و قسەکردن و قسەیان نەکرد یعنی ئیشان پێکرد هەر چەند ئێمە لەگەڵەوە نین منداڵ کەمترین ئامێری ئەلکترۆنی بەرکرد بەڵام ئەو دیوەشیان نییە پێتوانێت بۆ شێوازی قسەکردن و دەربڕینەکان ئاسانکاری بێت بە دڵنیاییەوە ئیسفاتەی لێکە بەڵام بە مەرجێک ئەویش هەر مەرجێکی بۆ تابنی باشترە ئەو کەسانەی کە مناڵەکە قسەیان لەگەڵ ئەکا چێن بزانیت یعنی ئەو کەسانەی کە یاریان لەگەڵەکە قسەیان لەگەڵەکە چێن ئەگەر نەزانی چەند لەوانەیە کۆمەڵی خەڵکی نەناسراو بن بە خۆت فێری کۆمەڵێ ڕەفتار یا قسە ببێت کە هەڵە بێت لە ناو یاریەکە بیکات هەڵە بێت بەس کە زانیت لەگەڵ چێە یاری ئەکەن و ڕەفتاریان چۆنە بە دڵنیایەوە سوودی ئەبێت باشە کاتە دوجار کە لە نێو خێزانەکان ئابوونی ئەم یاریانە هەبوو پێویستە چۆنچۆنی یاسایەک لە نێو ماڵەکەیدا بنرێت یعنی چەند کات تەرخانکەن بۆ ئەم یاریانە ئەگەر بۆ لایەنە باشەکەشی بێ بۆ کۆبوونەوە پتەوکردنی پەیوەندی خێزانەکان بێ پێویستەکە بە شێوازێک ئەم بابەتە ڕێک بخەن ئەو یاسایی کە بۆیدا ئەندرە پێویستەکە چۆن خۆی من لە بیرمە کاتی خۆی کە کۆ ئەبووینەوە ساڵی هەشتاکان و هەفتاکان ینی ئامۆزا و خاڵزا و پرزاکان بێکەوە کۆ ئەبووینەوە چیمانە کرد یا تاوڵەیەکیان هێنا یا خود دۆمینە بوو یا شەترەنج بوویان هێنا ئەو یاریە کرا قسەی خۆشی تیاکراوەمانە بە هەمان شێوە ئێستا بە ئەلکترۆنی یاری تاوڵە شەترەنج ینی هەمووی هەیە ئەتوانیت ینی کاتێککە کۆ ئەبییتۆ لە جیاتی ئەوەی کە هەر یەکێک لە سوچێکەوە خەریکی فەیسبووکە یاخود ئەنستیگرامە ئەوەی وەرن جەماعەت با منافەسەی بکەین بزانین کێ لەم کۆمپیوتەرە لەم یاریە ئەباتەوە ینی کاتێکی بۆ دیاری بکرێت ئەتوانیت لە هەفتەیەکە ینی دوو شەوانی جمعان بە تایبەتی ینی شەوانی پشووە خێزانەکە کۆ بێتەوە و یاریێکی ئاوا بێنیت و منافەسە بێ بزانین چێ ئیباتەوە ینی هەفتەی شەوێک دو ساعتێک بێکەوە دابنیشن هەروەنە کاتێک بەرنەسەر بە باشی ئەزانم بەڵام لە هەفتەکە بەردەوام هەموو شەوێک بێت شتێکی باش نییە چونکە کاتێکی زۆریان لێ ئەکوژێت و دوای وای لێ مدمین ئەبێت ئەم قسانی کە ئێمەکەین دڵنیا بنەگەر ڕەنگە 2030 ئەم ڤیددیوی لێ بدرێتەوە بۆ ئەو وەختە هیوادارم خەڵکانێک بیبینەوە کە دڵنیام ئەو وەختەوای لێت ئەبیتر باسی سوودەکانیان بابەتان بە دڵنیاییەوە زۆر بە کورتی پێم بڵێ کاک پشتیوان پێت وایە ئەم کۆمپانیانی کامیاریانە دروستەکەن مەبەستی ئەم دیوە باشەشان لە پشتیەوە نەبێ ینی هەر دیوە خراپێکی ئەگەر بزان دیوی خراپە ڕێگەیان پێدرێ زۆرتر شتەکە بازرگانیە ینی بازرگانیە ئەوان بیر لە نیەتەکە ناکەنەوە ئایا خراپە یا باشە بەڵام ئەو کۆمپانیانی کە یاریە تعلیمیەکان ینی زانستەکانیان داناوە فێر زاکیرە بە قوت بکات وەکوتم لە 40 ساڵی بەرەو ژوور زەڕورە هەموو کەسێک ئەو یاریانە بکات یعنی زۆر پێویستە بۆ بە تەمەنەکان نەک مناڵ بە تایبەتی بۆ ینی چالاکبوونی مێشک ئەو یاریانە زۆر زەرورە کە بکرێت شەڕەکان ناڵێم یاریە زانستیەکان زۆر زەرورە لەبەرەوە بە دڵنیایی و بیری لەوە کردوتە ینیوان ئەو کۆمپانیانە دکتۆریان ینی دەروون ناسیان هەیە کە کاتی ئەمەداەنێت ئەزانێ بۆ چەند کۆمەڵە کەس ئەم یاریە گونجاوە بە دڵنیەکان خۆش ڕاهێنەری گەشەپێدانی مرۆی زۆر سپاس بۆ خۆش بێ